ژنووسێکی کورد لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد. سەر لە بەیانی ئەمڕۆ ڕەحمان محەممەدیان مێژوونووس و لێکۆڵینەوەی مێژووی کوردستان لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد و هەر لەو شارێشدا بە مەراسیمێک بە خاکسپێردا. ڕەحمان محەممەدیان مامۆستای خانەنشینی ناوەندی پەروەردە بووە و جگە لە نووسین و چالاکی ئەدەبی هەموو تەمەنی بۆ پەروەردەکردنی منداڵان و گەنجانی کورد بەسەر بووە. یەکێک لە گرنگترین کتێبەکانی مامۆستا ڕەحمانی کتێبی بۆکان لە سەدەی 20دا بووە کە بەرگی یەکەمی لە ساڵی 2010دا بڵاو کرایەوە. ئەو کتێبە باز لە مێژووی ئەدەبی و کلتوری و سیاسی شاری بۆکان لە سەدەی ڕابردوودا دەکات. ساڵی پاریژبەرگی دووەمی ئەو کتێبە بڵاو کرایەوە کە زیاتر باز لە مێژووی سیاسی شاری بۆکان و شۆڕشی جوتیارانی ناوچەی فەیزوڵڵا بەگو هەروەها نامەکان و نامەی شاعیران و نووسەرانی موکەریانی کردبوو. دوو بەرگی ئەو کتێبە لە نزیکەی 900 لاپەڕە پێگاتووە بۆ ناساندنی مێژووی کوردستان و بەتایبەتی ناوچەی موکوریان یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی ئەو کتێبانە. ڕێکخراوی پارێزەرانی مافی مرۆڤی کوردستان